شوستان چی دەچن ئەو شتانە لە شوستانی دێنن لوشە و ڕێواس و کنگر و ئەو ژیانە لە شوستانە دێنن ئەمیش لێرە لیان دەکردمەوە و ڕۆژی دوایە لە بازاڕی دایکان دەیفرۆشم دەرهەمێکی بۆ منی شتێدایە بۆ وان شتێدایە تێکۆ خارجانە بابە تێکە 2000 Lucia. ماوەی 20 ساڵە لەو بازاڕی کار دەکەم مەشهورە بە بازاڕی دایکان بەڵام نەک بازاڕی دایکان دیارە دایکان و باوکانیش لەم بازاڕیدا کار دەکەن بەرهەمە خۆماڵی و کێویەکان دێنن لەو بازاڕی دایانفرۆشن زیاد لە بەرهەمە کێویەکان بڵێنە و گیانە لە کوێستانە ڕادێن لێرە بەرهەمی خۆماڵیش هەیە وەک پیوازە کەوەرە تەماتەیە خەیارە ئەو جۆرە شتانە بەغەیری وەش بەرهەمی کشت و کاڵیش وەک پەنیر و ماست و ڕۆن و ئەو شتانەش لەو بازاڕیدا دەفرۆشرێن ئەمە شتای وایە دەکرینەوە دەیفرۆشین وەیە بۆ خۆمان دەچین ڕۆژێکی دواشی دەفرۆشین ناڵا وەیە هێندێک دەفرۆشێ و هێندێکی فرە دەدەین و ئەوە ترشۆکەیە پنگە ئەوە گوێزن ئەو پنگە بۆ هاشی و بۆ سوورکردنێ ئەویش گابرژی وەیە ئەوش گێلاخە جوانە گێلاخە بۆ سووبی دەبێت ئەوە گابرژانەیە هۆزەڵا چاو کسکەیە هەرێوەڵا پێقەلەیە قازیاغایە بلە مەحناکی کەنگرە مەندەیە الشاف لا بقروا عاد ياخذ هيك بس يا